هستێکی خۆش خۆشمەیە لەخوا بە زیاد بێ هەستێکی بەرزمەیە یا ڕبی بە قسمەتی ئومەتی محەممەد بێ یا ڕبی سەرکەوتوو بێ دینی محەممەد یا رب العالمین بە ڕەحمەت و کەرەمی خۆی من ئەستەتاع ئیلەیهم دانەنیشێ لە ماڵە ئەوەی هەیەتی دانەنیشێ لە ماڵە بڕوات خوا بە گەنج و بە پیر و بە جوانەوە ئەوەی هەیەتی دانەنیشێ ماڵی دنیا هیچی بۆ ناکە هەر بێ بەجێ بێڵێن نەوەڵڵا بۆ فەریزەی حەجی خۆمان نەکەین لەوە خۆشتر نییە من ئەمە دوو هەم جارمە لەخوا بە زیاد بێ الحەمدولله لە خۆی خۆشتن دەدانە ڕۆژ فکر ماڵ و حاڵ ناکەیتەوە فکر سەروەت ناکەیتەوە پاشی دەڕۆژەکە نەختە کەڵکەڵەی ماڵ و مناڵتەکەی الحەمدولله دڵخۆشم زۆر لەخوا بە زیاد بێ زۆر سپاستانەکەم و مەمنون کاتێ ناوەکەماتەوە لە خۆشییا گریام بەڕاستی گریام دەسم کردە گریان زۆر خۆشحاڵ بوو داواکاری چییە بۆ خەڵکی تر بۆی فەرزەی حەج بەجێ بگێنێ والله ئەڵێ لە قورئان ئەڵێن من ئەستەتاع ئیلەیهم حەج و عومرەکەی بکە ئەوەی بتوانێت لە توانایە بێ نابێت تۆ بچی بە قەرز بیکە یا قەرزار بی و بڕۆیت ڕۆڵە ئەوەی هەیەتی دانەنیشێ ماڵ دنیا هیچی بۆ ناکە ئەم دنیا پڕ بێ ئەم قاع پڕ بێ لە پارە بەجێی دێڵێن باشە بۆ فەریزەی حەجی خۆمان دەکەین خوا بۆمانی داناوە ڕۆڵە